سەرەڕای گوشارە بەردەوامەکانی بەشێک لە وڵاتانی ئەوروپا و بە تایبەت فەڕەنسا هێشتا تورکیا بەردەوامە لە گەڕان بە دوای سەرچاوەی ویزە لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست. پرسی بەردەوامی تورکیا بۆ گەڕان بە دوای سەرچاوەی ویزەدا لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست سەردانی سەرەتایی ئەم مانگەی ڕەجەب تەیب ئەردۆغانی بۆ قوبروسی باکوور و پشتیوانیکردن لە ئەرسین تەتەر سەرۆکی قوبروسی باکوور لە هەڵبژاردننی مانگی تشرینی یەکەمی ڕابردوودا بوونەتە جێگەی نیگەرانی وڵاتانی ئەوروپی. دوای سەردانی ئەردۆغان بۆ قوبروسی باکوور، پەرلەمانی ئەوروپا ڕۆژی 27 تشرینی دووەم بە بڕیاری یەکێتی ئەوروپای دەستواڵا کرد لە ئەسەپاندنی سزا بەسەر تورکیادا. دیپلۆماتکارانی فەڕەنساش دەڵێن مانگی داهاتوو سزاکان دەچنە بواری جێبەجێکردنەوە. لاگەری سەپاندنی سزا بەسەر تورکیادا یەکێتی ئەوروپا مامەڵە بانکیەکانی تورکیا ڕادەگرێت دەرهێنانی وزە و هایدرۆکاربۆن و جوڵەی بازرگانی تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپا سنووردار دەکات. بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند ئەم هەفتەیە یەکێتیەکە بڕیار لەبارەی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ تورکیا دەدات. ئەنجومەنی یەکێتی ئەوروپا دەبێت لە کۆبوونەوەی هەفتەی داهاتوویدا بڕیاری گرنگ لەبارەی پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیا بدات. لە دوایین کۆبوونەوەیدا یەکێتی ئەوروپا هەمان بڕیاری داوە. پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیا لە قۆناغێکی خراپدایە. بەڵام دڵنیاتان دەکەمەوە کە یەکێتی ئەوروپا لە ئەنگری یۆنان و قوبرس دەکات. بڕیارە ڕۆژی 10 و 11 مانگی داهاتوو بەرپرسان یەکێتی ئەوروپا کۆ ببنەوە و گرژیەکانی نێوان تورکیا لەگەڵ یۆنان و قوبرس چاوتێ بکەن.